بەرزبوونەوەی زیاتری نرخی سوتەمەنی لە سەروی هەمووشیانەوە بەنزین درێژەی هەیە. شەوی 16 لەسەر هەفتەی ئەم مانگە نرخی سوتەمەنی بە هەر سێ جۆرەکەیەوە لە هەرێمی کوردستان بەرز بووەوە. بە چەشنێک هەر لیترێک 50 دیناری دیکەی چووە سەر. بەنزینی سوپەر 1300 دینار، محەسەن 1150 دینار و نۆرماڵیش گەیشتە 950 دینار. شۆفێرانیش نیگەرانن و دەڵێن بەرگرانیە بۆ ئێمە کە بەڕاستی لە ئێستا ئەم وەزعی ئەوە نییە کە ئاوا پارەبەی بە بەنزین ئیش و کار نەماوە، کار و کەسابەت نییە، معاش نییە، وەزعەکەمانی ئەوە نییە بەڕاستی ئەو نات و چۆ بکەین لە تاوە ناتوانین سارە زۆر بژوڵێنین. زۆری بارگرانیە بە تایبەتی بۆ خەڵکانێکە کەسابەتیان لەسەر سارێ وەکو تەکسی و پیکاب و ینی بە ئەم بارگرانی لەسەر هەموو کەس. کەریم عەلی سەرۆکی پێشووی لیژنەی سوتەمەنی لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی هۆکاری گرانبوونی نرخی سوتەمەنی بە چاوچنۆکی بەشێک لە بازرگانەکان و بێباکی حکوومەت دەگەڕێنێتەوە. کەریم عەلی دەڵێ نرخی سوتەمەنی بەپێی دەستور و یاسا جێگیرە و دەبوو هەر لیترێک لە جۆری نۆرماڵ 450 دینار بێت، بەڵام حکوومەت بۆ پاڵپشتیکردنی کۆمپانیاکانی حزب نرخەکەی ڕادستی کۆمپانیاکان کردووە و میزاجی شخصی بڕیار لە پرسەکە دەدات. سەبارەت بە بەرزبوونەوەی نرخی سوتەمەنی هۆکارەکەی لە هەرێمی کوردستان بەنزین بازرگانیە. هەر کاتێک بەرژەوەندی بازرگانان و پاڵاوگەکان و سیاسیە بازرگانەکان بخوازیە و کاتە نرخەکەی بەرزەکەنەوە بچووکترین مبەڕیان دەستکەوێ ڕەحم بە هاوڵاتیان ناکەن و ئەمەش بەداخەوە پێشێلی دەستور و یاساکار پێکراوەکانەوە پێشێلی ئەو ڕێکەوتنامەیە کە حکوومەتی هەرێم لەگەڵ حکوومەتی عێراقی کردوێتی کە ڕۆژانە 50,000 بەرمیل نەوت بۆ ناوخۆ دابین بکرێ و هەتاکو ئەم دەسەڵاتش بەم سێوازە حکومداری بکە چاوەڕوانی ئەوە ناکرێت چونکە لە هەرێمی کوردستان و ئاماژەم پێدا سوتەمەنی جۆرێکی بازرگانیە، ینی هیچ پاڵپشتێکی حکوومەتی تیانە کە حکوومەت پشتگیری و پشتیوانی بێ، بەڵام لە عێراقا حکوومەت پشتگیری و پشتیوانێتی مەفروزە نرخەکەی هاوشێوەی حکوومەتی عێراقی لێ بکرێەوە بۆ هاوڵاتیانیش بەڕاستی پێویستە لەوە تێ بکەین کە کاتێک کەسێک بای 30,000 دینار بەنزین ئەکاتەوە ئۆتۆمبیلەکەی ئەم دەسەڵاتە 15,000 دیناری لێ ئەدزێ. بۆیە پێویستە پشتگیری و پشتیوانی ئەمانە نەکرێەوە لە هەر دەرفەتێکا چۆن ئەوان لە دەرفەت ئەگەڕێن بۆ ئەوەی بارگرانی زیاتر بۆ هاوڵاتیان دروست بکەن، پێویستە هاوڵاتیانیش لە هەر دەرفەتێکا بۆیان دروست بێ تۆڵەی خۆیان لەم دەسەڵاتە بازرگانە قۆڕخکارانە بکەنەوە. گرانبوونی بەردەوامی نرخی سوتەمەنی لە کاتێکدایە لە دوای دەستپێکردنەوەی هەناردەی نەوتی هەرێمی کوردستان حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێمی کوردستان ڕۆژانە 50,000 بەرمیل نەوتی خاو بە ناوی بەکارهێنان بۆ ناوخۆ گل دەداتەوە کە دەبوو نەوت و بەنزینی هەرزانی بۆ هاوڵاتیان پێدابین بکات کەچی ئەو مافە بچووکەش بە خەڵک ڕەوا نابینن و ئەو بڕە نەوتەش لە ڕێگەی کۆمپانیاکانی حیزبەوە بە نرخی گران دەخەنە بازاڕەوە. وشێر محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.